ئەگەر چوونە لای هەر کەسێک ئەگەر منیش بم یان هەر کەسێکی تر بێ مەلا بێ شێخ بێ هەر ناوێکی لە خۆی نابێت هەر کەسێک ئەبێ ئەگەر ئەم پرسیارانەی لێکردنەوە بزان ئەو کارەی هەیە سحرە جادووە ئەبێ دووری لێ بگری و ئەش بێ پێش وەقت تۆ بزانی ئەڕۆی بۆ لای کێ کەس نەتخەڵەتێنێ یەک ئەگەر پرسیاری دایک خۆت و دایکتی لێ کرد ئەوە بزانە شتێکی یا بەدەست و خەریکی سەحر بازیە ئەگەر شتێکی پێدا وتی بینە چاڵ ئەوە بزانە خەریکی سەحر ئەگەر شتێکی وت دوعایەکی کرد و دەم بێ یاوە نووسین بێ لێی تێنەوە گەیشتی معنایەکی دیاری نەبوو نە ئاەت بوو نە حەدیث بوو ئەوە بزانە ئەوە جادۆ و جادو بازیە ئەگەر وەرەقەیەکی پێدا وتی بڕۆ بیسووتێنە و دووکەڵەکەی نازانم بکەرە لوتیا نازانم چی ئەوە سحرە و ئەبێ دوور بگری لێی ئەگەر وەرەقەیەکی بۆت نووسی شتێکی نووسی ناوەرەقەکەیە ئەوە زائید و ناقص و جەدوەل و 1 و 2 و 3 و 4 و ناوی غەریب و مەریبی تێ ئەوە خۆتی لێ بە دوور بگرە خۆشەویستەکانم ئەگەر داوای لێ کردی وتی تەڵەموویەکیم بۆ بێرە یان وتی شتێکیم بۆ بێرە یعنی داوای شتێکی کەسەکەی لێ کردی ئەوە بزانە ئەوە سحرە و ئەبێ ئاگات لێی بێ و بۆ ئیمانت زۆر خەتەرە ئەگەر داوای لێ کردی وتی کاوڕێکم بۆ بێرە ڕەش بێ یان کەڵەشێر یان مامر ڕەنگەکەی وابێ من لە خوێنی دڵەکەی شتەکەت بووەکەم ئەوە جادو بازە سحر بازە درۆزنە کەذابە خۆتانی لێ بە دوور بکەن ئەگەر شتێکی غەیبی پێوتی خۆ تۆ هەر نابێ ئەگەر شتێکت گوم بێ بڕۆی بۆ لای ئەو جۆرە کەسانە هەر کەسێک چوو ئەوە وەڵڵاهی پەشیمانی ئەچێژێ پەشیمانی ئەبینێتەوە وەخ ئەی کاتە دوشمنی خەڵکی تریش وەڵا کەسێکی ئاوادەم چاوی ئاوایە هەزار گومانت بۆ دروستەکە ئەگەر ڕاستەکە شتێکی لێزان ناوەکەیت پێ بێژێتەوە بێژە ئاوا دزی درۆکات کەس نایزانێ ئیلا خوانەوێ بەڵام یعنی ئەو ئەوێت بەو شێوە پارە دەرکا و شت دەرکا